ئەوانەی لەم هۆڵەدان و لە ساڵیادی کوژرانی قاسمی سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندسدا بەیعەت بۆ حەشدی شەعبی دووپات دەکەنەوە بەشێکن لە عەرەبە سوننەکانی کەرکووک. ئەو پێکاتەی کە پێشتر لە ململانێدا بوون لەگەڵ هێزە شیعەکان، بەڵام لە ئێستادا حەشدی عەرەبیان لە چوارچێوەی حەشدی شەعبیدا بۆ کراوەتەوە و بوون بەلایەنگری حەشدی شەعبی. احنا رأينا انه الكل شراكه. ئێمە پێمان وایە هەمومان هاوبەشین، هیچ هاوبەشێک ڕەت ناکەینەوە. پارێزگاریکردن لە کەرکووک و ئەمنیەتی کەرکووک ئەرکی هەموو نەتەوەکانە. لە ئێستادا کەرکووک یەکێکە لەو پارێزگایانەی عێراق کە لەلایەن هێزە شیعەکانەوە هەوڵی خۆبەهێزکردنی تێدا دەدرێت و چاوی لەسەرە. لەو چوارچێوەیەدا هەوڵی پێکێنانی حەشدی کوردیش لەو شارە درا، بەڵام نیگەرانی حیزبە کوردیەکان و بەرپرسانی هەرێم هەوڵەکانی ڕاگرت. ئێستاش دژی دروستکردنی حەشدی کوردین لەگەڵ ئەوەین دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری حکوومەتی عێراق بەشدار من لە پارێزگاری لە ئەمنیەتی شاری کەرکووک. هاوشێوەی هێزە کوردیەکان تورکمانەکانی کەرکووکیش نیگەران بوون لە هەوڵەکان بۆ هێنانی کورد بۆ ژێر چەتری حەشدی شەعبی و ترسیان لە باڵادەستبوونەوەی کورد لە ڕێگەی حەشدەوە بەسەر کەرکووکدا هەبوو. ئەی قووە ئەمنی کە حیمایەی کەرکووکەکات با لەم سێنەتەوەیە دروست بێت، تورکمان و کورد و عەرەب، لأنه کەرکووک هین ئەم سێنەتەوەیە نابێ یەکنەتەوە تەهمیش بکرێت. ئینجا ئەگەر ئەمنیەتی داخلی شاری کەرکووک ئەو پارێزگاری کەرکووک بەدەست گەنجەکانی خۆی ئەبێ باشترە کە لە خۆی خارج. سەرباری بەهێزی کێشمەکێشەکان لەسەر کەرکووک، پێکاتەکان لە بری ڕێکەوتن لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی شارەکە، بەڵام هەریەکە و بەجیا سەرقاڵی خۆچەکدارکردن و خۆبەهێزکردنە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.